بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانی. هەر کەرتێک لە حکوومەتی هەرێمی کوردستان وەردەگری کێشە و گرفتی تێدایە و گەندەڵی تێدایە. کەرتی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان گەورەترین گرفتە بۆ دەتوانین بڵین زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە کرێچین. ئێمە لە بەرنامەی لە پایتەختەوە هۆکارەکانی بەردەوامی کێشەی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دەخەینە ڕوو. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوە دوور و درێژە بۆ نەیتوانیوە ئەم کەرتە چارەسەر بکات؟ نیشتەجێبوون بەردەوام کەرتەکەی لە برەودایە، بەڵام هێشتا ڕێژەی ئەوانەی کرێچین بەردەوام ڕوو لە هەرکشانە و دانەبەزیوە. بە پێی ستانداردی جیهانی هەر کاتێک کەرتی نیشتەجێبوون زیاد بوو لە بەرامبەر ئەوەدا کرێچی و کرێنشینی کەم دەبێتەوە. بۆ لە هەرێمی کوردستان هەتا دێ ئەو کێشەیە بەردەوامە. ئێمە تاوتوێی ئەو بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێزان. شکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەخێراتن دەکەین. زۆر بەڕێز کاک محمود ئیسماعیل سەرۆکی کۆمەڵی کرێنشینانی کوردستان بەخێراتن دەکەین. کاک محمود بەڕێزان و خۆشەویستان، ئێمە وەکو ئیتیچی ڕۆژنامەوانی ویستمان کە نوێنەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرنامەکەماندا بەشدار بێ، بەڵام دوای هەوڵی زۆر لەگەڵ وەزارەتی شارەوانی کە نوێنەریان ئامادە بێت هیچ نوێنەرێکیان ئامادە نەکرد بۆ بەرنامەکەمان. دواتریش ئێمە هەوڵی خۆمان بەردەوامدا بۆ ئەوەی نوێنەرێک لە سەرۆکایەتی شارەوانی هەرێمی کوردستان ئامادە بێت لە هەولێری پایتەخت، بەڵام ئەوانیش ئامادە نەبوون کە نوێنەری خۆیان بنێرین و هۆکار و پاڵپشتی خۆیان بۆ ئەم بابەتە دووپات بکەنەوە و ڕوونکردنەوەی خۆیان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەرببڕن. شکوری خان دووبارە بەخێراتن دەکەین. دەمەوێت سەرەتا لای ئێوە وەکو پەرلەمانی کوردستان ئێوە هەوڵتان چی بووە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەی کە کێشەی نیشتەجێبوونە لە هەرێمی کوردستان؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵاو لە ئێوە لە سەرجەم بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەڵێ بەداخەوە دیارە بڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو 4 ساڵەی کۆتایی کە حکوومەت قەیرانێکی دروستکراوی دروست کردووە و تەنجی بە خەڵک هەڵچنیوە. ئیتر ئێمە لە پەرلەمانی کوردستان هەر یاسایەک کە پێشکەش دەکرد، پرۆژە یاسایەک یا پرۆژە بڕیارێک کە پێشکەش دەکەن وەک فراکسیۆنەکان تا ئێستا لە ئەگەر تەمەشای سەرجەم فراکسیۆنەکان بکەی دەتوانین بڵێم زیاتر لە 300 پرۆژە یاسا پێشکەش کراوە. زۆر بەشیان کە ڕەهەندی دارایی هەیە دەنێردرێ بۆ حکوومەت دەڵێ ڕایگرن و ئێمە ناتوانین جێبەجێ بکەین. جا بەداخەوە ئێمە پێمان وایە بەڕاستی لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بە ئاسانی دەیتوانی ئەم کێشەیە چارەسەر بکە بەبێ ئەوەی 1 سنتیشی بچێ. من حەز دەکەم هەندێک نمونە بهێنمەوە بۆ لە وڵاتی سعودیا ئێستا کە یاسای کێشەی کرێنشینیان هەیە، وەزیری ئیسکان پلانێکی دا بە حکوومەت، پلانەکەی بەو شێوازە بوو کە ئەگەر حکوومەت لە ماوەی 11 ساڵ ئەم پلانە جێبەجێ بکە 1 سنتی ناڕوە و لە هەمان کاتیشدا 1 کرێنشین نامینێ. باوەڕ بکەن ئەگەر حکوومەت ئێستا ئەو دەرفەتە بەم بدا، تەنها لە ماوەی 10 ساڵ دەتوانم پلانێکی پێ بدەم بەبێ ئەوەی 1 سنتی بڕوە و کێشەی سەرجەم کرێنشینیانش چارەسەر بێت. بەڵام ڕەنگە ئێستا حکوومەت بڵێ ئێمە لە قەیرانی پوڵی دارایی داین. ئەسڵان پێویست نیە حکوومەت هیچ بۆکو باسم کرد هیچ پێویست ناکە پارەی بدا. لەبەرەوە ئێمە لە 2008 لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 7 یاسایەکی تێر و تەسەلمان هەیە، دەتوانم بڵێم بە پێی ستاندەرە جیهانیەکانە. یاسایەکە من چەند جار گەڕامەوە سەری خوێندومە، وتم ئەگەر کەم و کورتی لە چی لە یاسایەکە هەبی، کێشەی تیادا هەبی، ئەوە داوای هەمواری دەکەمەوە. بەڵام سەیرم کرد ئەگەر چی یاسایەکە 11 مادە و هۆکارەکانی دەرچواندنی تیادا هەیە، بەڵام یاسایەکی زۆر تێر و تەسەلا، یاسایەکی زۆر کورت و پوخت و قابلی جێبەجێکردنە. یعنی لەو یاسایەش کێشە بۆ حکوومەتی هەرێم دروست نابی لە ڕووی بارکورسی دارایی؟ بەڵێ لەبەرەوەی حکوومەت تەنها هەندێک پارە تەرخان بکە ساڵانە لە بودجە بەداخەو کە تا ئێستا ئێمەوە لە خولی ئێستا لەو خولەدا تا ئێستا حکوومەت نەهێشتۆ بودجە بێتە ناو پەرلەمانی کوردستان. لەبەرەوە ساڵانە بڕێک پارەمان لەو بودجەیە تەرخان بکردبا بۆ کێشەی نیشتەجێبوون، ئەو پارەی دەسوڕاوە دووبارە دەگەڕایەوە بۆ ناو کاسەی حکوومەت. یعنی تۆ یاسایەکە بەو شێوازەیە حەز دەکەم تۆزێ ڕوونکردنەوەی لەسەر بدەم. یاسایەکە لە 11 مادە پێکهاتوە، یاسای ژمارە 2008 دەڵێ چی بۆ دابینکردنی نەوە بۆ هاوڵاتیان
ئەوانەی کە خاوەن داهاتی دیاریکراون یا سنووردارن وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن شوقە و خانی و نیشتەجێ بوون دروست دەکا و بەناویان دەکا ئەو لە مادەی یەکەم مادەی دووەم چ دەرێ بۆ مەبەستی جێبەجێکردنی حکومەکانی ئەم یاسایە وەزارەتی شارەوانی زەوی دابین دەکا دەیدا بەچێ بە وەزارەتی ئاوادانکردنەوە اینجا بۆ ئەوەی بۆچی بەمەبەستی چی بەمەبەستی خانی و شوقە بۆ ئەو کەسانەی کە ناویان تۆمار کراوە و دوای ئەوەی کە حکومەت دڵنیا بە لەوانەیە کە فعلەن ئەوانە هیچ خاوەن هیچ شوقەیەک نین خاوەن هیچ مولکێک نین شایانی ئەوەن کە حکومەت هاوکاریان بکە اینجا لە مادەی سێم چ دەرێ دەرێ نرخی هەر شوقە و نیشتە جێبوونێک ئەو خەرجیەی کە دیاری دەکرێت حکومەت تەنها بە زیادەی لە سەدا یەک لەو هاوڵاتی وەری ئەو لە سەدا یەکەش لە بۆ چێ دەبی لە بۆ ئەو کەسانێک کە هەڵدەستن وەکو مهندس و کارجێڕ و مۆزەف و ئەو کرێکارانەی لە شارەوانی یعنی حتا حیسابی ئەو موچەی ئەوانەش کراوە کەواتە هیچ خەرجیەک بەپێی ئەو یاسایە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نەدەکەوت هیچ خەرجیەکی لەسەر نەدەکەوت لەبەرەوەی لە مادەی شتری یاسایەکە چ دەڵێ ئەو کەسێک کە شوقەکەی پێدەدرێت لە سەدادەی پێشەچی دەدا ئەو لە سەدادەی لێ وەردەگیرێ پاشان ئەوی تریشی لە مادەکانی تر باز دەکە لە ماوەی 25 ساڵ لە حیساب دەکرێت بۆ نمونە بڵێن شوقەیەک بە 4 دەفتەرە یا خانوویەک بە 4 دەفتەرە کە دەدرێت بە هاوڵاتیی کرێنشین لە سەدادەی پارەکەی دەدا لە سەدادەی باقیەکەی تر کە دەبینێتەوە کە کرێنشینەکە دەچێتە ناو شوقەکەی خۆی لە سەر پاشەوەی کە بەناوی کرا کە شوقەکەی ئیستیلام کرد ئینجا لە زیاتەوەی کە پێشترێ پارەکەی دەدا کرێ ئەم لەمە دوا دەداوەتەوە بە حکومت لە ماوەی 25 ساڵ ئەو پارە بە ئەقسات بەپی بەرژەوەندی کرێنشینەکە حەز بکە بە مانگانە بیداتەوە بە ساڵانە بیداتەوە بۆی دابش دەکرێت لە ماوەی 25 ساڵ دەیداتەوە بە هۆکاری ئەوەی کە ئێوە نوێنەری خەڵکن بەگشتی لە هەرێمی کوردستان ڕەنگە زۆر زاریش بەشێک لە ڕەخنەکان ڕوبەڕووی ئێوە بێتەوە مەبەستمە بزانم وەکو پەرلەمانی کوردستان ئەوەی کە لەسەرتانە لەم خولەدا چۆن جێبەجێتان کردووە لە کەرتی نیشتەجێکردن بەڵام دواتر وەڵام بدەوە کاک مەحموود دووبارە بە خێراتن دەکەین دەمەوێ زانیارێکمان بدەیت لەسەر کرێنشینی بەگشتی لە هەرێمی کوردستان لە چ بارودۆخێکدان و ئێوە وەکو کۆماڵەکەتان هەوڵتان چی بووە بۆ ئەوەی کەمێک لەو گرفتە چارەسەر بکەن زۆر سپاس سەرتا بەناوی خی گەورە و سپاس بۆ جەنابەت کە میێوداری ئەمەت کرد و وەکو داواکارەکەی جەنابشت خۆجەیە نوێنەری حکومەت هەرێمی کوردستان لێ بە زیاتر ئێمە بەنامەکەمان دەوڕەمەتر و تێروتەسەڵ دەکرد و تێگەشتێک دەبوو دەگەیشتنی سیغەیەک بەداخۆکە نهاتوون من لێرە ڕێز و سڵام بۆ هەموو کرێنشینانی هەرێمی کوردستان و هەولێر و دەوروبەری هەموو چری تێژەکان بە پێشمەرگەوە بە هەموو ئەوەکان ساوڕێزم هەیە کە ماوەکی دوور و درێژە لە هەولێر و لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان معناتیان چێشاوە لە دەست دابینەکە نیشتەجێبوون شوقەی نیشتەبوون یاخۆیەکە نیشتەجێبوون بۆیە لێرە من ڕێز و سڵاوم هەیە و ئینشاءالله ئێمە هەر وەکو کۆمەڵا کە پێم خۆشەوە بکەین و ئێمە هەر کۆلیش نادن و محاولە خۆشمان دەکەین کە بەو ئاواتە بگەن بە هاوکاری هەموو لایەک بە هاوکاری ئەندامە پەرلەمانە بەڕێزەکان و بە ئاوکاری ئەو دۆسۆزەکانی ناو حکومەت و ئەوانەی کە لەگەڵ ئێمە هاوخەمن ئینشاءالله بگەنی نەتیجە سەبارەت بە کاکە محەممەد حەزم لێ سەبارەت کورتێک لەسەر کۆمەڵەکەمان بدوێن ئێمە کۆمەڵی کرێنشین خۆت ئەزان لە 2004ەوە لە پاش ئەوەی پرۆسی ئازادی عراقی ئەو کۆمەڵی ئێمە چەند هاوڕێک هەواڵی خڕبووینەوە کە توانیمان ئەو کۆمەڵەیە دروست بکەین توانین داکۆچ بکەن لە مافی کرێنشین بە هەموو چنی تێژەکانەوە خۆشبەختانە تا بۆ ماوەی ئەوەندە ساڵەیەکە ئێمە لە هەولێرش بۆ مای 9 ساڵە 2009 ئێمە کۆمەڵەمان هەبووە و ئیشمان کردو و لە هەزاریش ئێمە بەردەوام لە ئیشەکانمان بەڕاستی ئەوە جەنابی شوکرەخانش وەکو پەرلەمان کە لێرەیە ئەوەی من هەستم پێکردوی و لە ناو معانەتەکە دەم تاکوی ئێستا شتێکی دڵخۆشکرد نەبوو بە سەبارەت بە نیشتەجێبوون بۆ کرێنشینان بە هەموو کابینەکانیشەوە تا دەگاتێ ئێرەش بۆیە شوکرەخان باسی ئەم یاسایی کرد بەڕاستی ئەمە ئەو یاسایە خۆشی وەخت خۆشی ئێمەش دەست و پەنجەمان ناو یاسادا هەبووە و میێوەنداری کراینە لە خولەکانی پێشتریش پرۆژەکە پرۆژێکی ساغ بوو لە بەرژەوەندی کرێنشین بوو بەس من حەز دەکەم ئیزافە لە سەقسەکانی شوکرەخان بکەم بەداخەوە یعنی من شوکرەخان باسی پلان و باسی یەک لە دەوڵەتەکانی وەکو سعودیا کرد کاک محەممەد بەڕاستی هەر سیستەمێکی هەر دەوڵەتی ئەو هەرێم بێ ئەقلیمی دەوڵەت بێشتێک بێ ئەگە پلانەکەی توکمە نەبێ و مؤسسی نەبێ ئەمە نەتیجەکەی دەبێ و ئەمە حاڵی کرێنشین دەبێ بۆیە تەختیت پلان زۆر گرنگە
و بەڕاستیش یعنی تۆ ئەگەر لە هەرێمێک لە وڵاتێک بێ ئەگەر تەنسیق لەگەر حکوومەت و لەگە پەرلەمان و لەگە ئەوانە نەکەی ناتوانانی ئەو پرۆژەیە بگەینە ئاواتەکەت بگەینە شوێنی خۆی بۆیە من ناڵێم لە پەرلەمان لەگەڵ ئێمە هاوکاریی باشیان هەبوو لە هەموو بە ئەوەکانی خۆناغەکانیش بەنسبەت نیشتە جێبن ئەو یاسایش کە شکری خان باسی کرد بەڕاستی یاسایەک بوو لە جێی خۆی بوو یعنی دەتوانین بڵێم ١٩٠ ڕێژەی کرێنشین معناتی کرێنشین لە هەرێمی کوردستان بنبڕ دەکرد ناڵم ١٠ بەڵام ١٩٠ ئەوە دەکرد من هەر بۆ نمونەیەکی بچووک بۆ جەنابەت بۆ بنەرانیش و بۆ شکرەخانیش کە بە بیریان بێنمەوە ئێمە وەختی خۆی وەکو کۆمەڵە خۆ دەزانی کۆمەڵە داکۆکە ینی داکۆچی دەکە لە مافی دژنێشی تەنفیزیینی یاخۆ ئێمە دەسەڵاتمان بتوان تەرجیح بەڵام پرۆژەی باشمان هەبووە ئێمەش هەم ئیسانی پسپۆرمان لەناوە هەم ئیسانی ئیشکەر و ئیسانی و شارەزە لە بواری نیشتە جێمان لەگەڵ بووە ئێمە پرۆژەیەک من لە خۆم وەک شخصی خۆم لەگەڵ دوو کۆمپانیا دانیشتم لەم هەولێرە باش استنادا لە سەقسەکەی شکری خاڵی کە ئەگەر بێ حکوومەت هاوکارمان باە تەرحێکیان بۆ ئێمە وتیان ئەگەر حکوومەت زەویەکە بۆ ئێمە دابین بکە ئێمە دەتوانین لەسەر بودجەی خۆمان و بە زەمانەتیش و بە تەعاودی دەدەینە حکوومەت شقە دروست دەکەین بە دوو دەفتەر دێنەوە خەڵک بۆ ماوەی 15 ساڵیش بە نسبەیەکی کەمیش ڕەمزی لیان وەردەگرین ماگانە باشە ئەی باشە بۆ ئەو کۆمپانیا نەکرا ئێستا حکوومەت یاریمی کوردستان دەستەی وەبەرهێنانی هەیە ساڵانە لە بودجە کە پێشتر بودجە هەبوو مەبلەغێکی باش تەرخان دەکرا بۆ هەندێک کۆمپانیا کە ڕەنگە زەویەکە کە زەوی گشتی بوو بە پارەی ڕەمزی دەدرایە ئەو کۆمپانیایانە دواتر شوقەی نیشتە جێبوون دروست دەکرا ئێستا ڕەنگە بینەرانیش بزانن بیسەران بزانن ئێمە هاتوچوویەک بەنا ئەو هەولێرەدا بکەین یعنی چەندین شوقەی نیشتە جێبوون دروست کرایە بەڵام کرێنشینی هەروەک خۆیتی کرێتی ڕێژەکەی هەروەک خۆیتی بۆ ئەو دوو کۆمپانیای نەکرا کە جەنابەت قسە لەگەڵ کردن جە من ویستم بێمە سەر ئەو مۆزوع کاک محەممەد بەحقت من باسش کرد حکوومەت وەزارەتێکمان هەیە وەزارەتی پلاندانان وەزارەتی ئاودانکردنەوەمان وەزارەتی شارەوانی کە معنینە بە نیشتە جێبوون بەڵام تۆ کە ئەگەر پرۆژەیە کە تەقدیمت کرد یاخود ئەگەر حکوومەت دراست لەسەر پرۆژە کرد من نمونەت بۆ دێنم کاک محەممەد یعنی ئەو بە بەڵگە قسە دەکەین بەدان و بەرهێنانمان هەبوو زەوی لە حکوومەت وەگرت بە پارەیەکی ڕەمزی کەم احتمال شکرخان زۆر ئاگادار بێت بە ناوی نیشتە جێبوون بە ناوی ئەوەی کە ڕێژەی کرێنشین کەم بێتەوە بەڵام دەچون تەلاعوب بە زەویەکە دەکرا و هەتا کە شوقەکان یەکانیشیان دروست دەکرد دایانفرۆش بە پارەیەکی زۆریش بۆ نمونە بە 5 دەفتەر بە 6 دەفتەر بە ناوی کرێنشینیش بوو بەڵام خەلەلەکە لێرە چ بوو خەلەلی حکوومەت کە ڕخنەکە ئێمە بە جددی لە حکوومەت لێرەوە کە دەیوین حکوومەت لژنەیەکی یاسایە یعنی بڵێ مختص مراقبەیەکی نەبوو یان لژنەیەکی مختص سەریان مراقبە لەسەر ئەو پرۆژانە بکە ئایا دەگاتە ئەو یەکە نیشتە دەگاتە دەستی کرێنشین یاخود بۆ وای لێ هات بۆ نمونە ئێستا لە هەموو شارەکان ئەوە لە سلێمانی ئەوە لە هەولێر ئەوە لە دهۆچیش من پرسیار دەکەم لە حکوومەت چ پرۆژەیەکی 100% لە بەرژەوەندی کرێنشین دروست کرابێ بە نمونەش باسم کردو زۆرجار دوو پرۆژە لە هەولێر سێم پرۆژە ئەتوانین بڵێم کە باسکراوە هاناسیتی 1970 شق بەڕۆغمی کاندەکەم و کڕی بەڵام باش بوو بە 30 وەرەقە بوو و مانجیش 50 دلاریان دەدا شتێکی باش بوو بەڵام دەتوانم حتە بەڵام لە دووە کە تا ئێستا شتش نەکراوە لە سلێمانی هەندێک پرۆژە کراوە بەڵام تا حدێک باش بەڵام باش نەبوو بەڵام بەگشتی ئەگەر باسیکەین من دەتوانم حکوومەت بڵێم ئەلێرەوە حکوومەت کەم تەرخەم بووە لە ناحیەی دروستکردنی یەکە نیشتە جێبوون یاخود جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە لە پەرلەمان دەرچووە بەداخۆ ئەو یاسایە دێمەوە لات باسی یەکێک لەو پرۆژە نیشتە جێبوونانە دەکەین لە هەولێری پایتەخت کە بە ناوی کۆریەکان بوو بە ناوە ناسرا گرفتێکی یەکجار زۆر بوو جەنابەت خۆت لە ناو معاناتی کرێسیەکانی ئەو پرۆژەمان بۆ باسکە دواتر بۆ نەگەیشتە ئەنجام بۆچی ئەو بڕە پارە زۆرە لە کرێسی وەرجیدا دواتریش پرۆژەکە تا ئێستا بێ ئەنجامە شکری خان دەگەڕێم و لای جەنابەت پرسیارم لەوە کرد کە ئێوە نوێنەری خەڵکن ڕەنگە زۆرێک لە گلەیەکانی ڕخنەکانی ڕوبەڕوو ئێوە بێتەوە کە بۆچی حکوومەت مولزەم نەکرا بە جێبێجێکردنی ئەو پرۆژە یاسایانی لە چوارچێوەی یاساداڕێژدا بۆ مولزەمکردنی حکوومەت بۆ چارەسەرکردنی بەشێک لە کێشەکان بڵێ بەداخەوە بەڕاستی ئێمە ئەگەر تەمەشای هەر بوارێک بکەیت لە هەر سووتێکە کێشە سەرەکیەکانی هەرێمی کوردستان بەڕاستی هەردوو حزبی دەسەڵاتدار لە دەڤەری سەوز و زەرد بە تەواوی هەموو شتێکیان کۆنتترۆل کردووە لە پێناو بەرژەوەندی تاکە کەسی و بەرژەوەندی حزبی بەکاری دەهێنێ و سیما زەقی ئەم چەند کابینەی ڕابردوو بە فیڕۆدانی سەروەت و سامانی ئەو ملەتە وەروها گەندەڵی یعنی خەڵک ئەم ڕاستی زانی و ئەوەی تا ئێستا نەیزانی و دەبی ئەمە بزانانی ئەمانە نەهاتوونە خزمەتی خەڵک بکەن
یارمەتی خەڵک بدەن خەڵکی لە کرێنی شینی و فەقیری و هەژاری ڕزگار بکەن بەڵکو هاتوونە خەڵک فەقیر بکەن خەڵک هەژار بکەن بۆی خەڵک محتاجیوامی بۆی خەڵک وەکو ئەوان ئاغا بن و لە بەرز بۆ بن و خەڵک بە پارەیەکی کەم لە خزمەتی ئەوان دابێ یعنی بەداخەوە ینی ئێمە لە پەرلەمان بەڕاستی چەندەها جار لە گەریان دانیشتوین و مناقەشەی زۆر توندمان کردووە ڕخنەی زۆر جدیمان لێگرتوون بەڵام ئەوان ینی ئەوە وەکو بوویتە شتێک لەکنان ئەوان هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش بە ملکی خۆیان دەزانن ئیتر ئەجینا بەڕاستی ینی چارەسەرکردنی مەسلەی کرێنشین لە هەرێمی کوردستان زۆر ئاسان بوو ئێستاش ئەگەر حکوومەت مەبەستی بێت تەنها پلانێک دابدرێ لە ماوەی تەنها 1 ساڵ بودجەی بۆ تەرخان بکرێت ئیتر ئەو پارە دەسوڕێ بەردەوام دەسوڕێ حکوومەت هیچ تەکلیف خەڵکێکی زۆر دەکەوێتە کار و خەڵکێکی زۆر بازار دەبیتەوە و کرێ هەرزان دەبی و ینی کۆمەڵی کێشەی لەوەکرد کە کۆمەڵێک لە پرۆژەی زۆر دراوە بە بەرهێنەر بەڵام تەلاعوبی پێکراوە بازرگانی پێوە کراوە کە بێگومان ئەمانش کەسەیانێکن کە لە دەسەڵات نێزیکن ڕەنگە ئێستا خەڵک برێ ئەی پەرلەمان بۆسی بەدواداچوونی نەکرد یان ئەوانەش وەکو ئەم پرۆژانەی تر کە قەیرانی زۆر هەیە لە هەرێمی کوردستان هەندێک کەس لە سەروی دەسەڵاتن ئەوانش ئەم جۆرە کەسانە بڵێ ئەوان لە سەروی دەسەڵاتن وەسەل لە سەروی یاساشن ئێمە ئاگداری هەموو ئەو سنوور بەزانە و ئەو زیادە ڕەوی و هەموو ئەوانەی کە کوردیانە لەبەرەوەی زەوی هەیە کە زۆر استراتیژیە مەتری هەر مەتری زەویەک لەم شوێنانە کە لە شوێنە استراتیژیەکان بێک دەفتەر دۆلارە کەچی ئەوان بە $2 $3 لە شارەوانی وەریان گرتووە و عیمارەی زۆر گەورەیان لەسەر دروست کردووە باوەڕ بکە هەر شوقەی بە 50 دەفتەر 6 دەفتەریان فرۆشتوتەوە هەمیان کردوتە تەوەری بازرگانی ینی شوێنی وان لێ دروست کردو ئەوە بەناوی هەموو بەناوی نیشتە زیین ینی سیرکە ئەو یاسایە باشە لە پەرلەمان دەرچووە کەچی ئەوان بەو شێوازە مامەڵەیان لەگەر کردووە ئەگەر چی لە بازنەیەکی زۆر کەم بۆ منە بۆ مامۆستایان لە بۆ پزیشکان لە بۆ مامۆستایانی زانکۆ لە هەولێر لە سلێمانی هەندێک لەمە دروست کرا بەڵام مقارنەتەن لەگەر ئەوەی ئەگەر بەراورد بکەین کە ماوەی چەند ساڵێک کە شتێکی وا نەکرا لە بۆ کرێنشینان و لە بۆ خەڵکە فەقیر و هەژار و نەدار ئەو پلانی کە بەڕاستی پەرلەمان پێشکەش بە حکوومەتی کردووە ئەمن ماوەی ساڵێک کە لە لێژنەی شارەوە چەند زار لە گەریان دانیشتیون پێمان وتن ئێمە ئەگەر تەماشا بکەین هەموو جیهان بە تایبەتی شەرق ئەوسەد و هەرێمی کوردستانیش کە بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڕێژەی لە 3 زیاد دەکا کە دەبینی ئەو هەرێمە خەڵک لە 3 زیاد دەکە کەوا دەبینی تۆ پلانت هەبی لە بۆ ئەو لە 3 کە زیاد دەکا بەڵام ئەوان تەنها مەبەستیانە ئەو نەفتەی دەفرۆشرێ پارەی خاڵە سنووریەکان تەنانەت ئێستا وکو خۆت ئاگداری ماوەی 3 ساڵە شتێکیان داهێناوە کە لە هیچ شریعەتێک و لە هیچ یاسایەک جێگای نابێتەوە ئەیش پاشکەوتی بە زۆرە بڵێ تۆرە ئەو هەموو خەڵگە هەموو کێشە ئەو هەموو قەیرانە ئەویش هاتی پاشەکەوتن لە بۆ دەکە لە ساڵێکە 3 موچە دەدا بە فەرمانبەر ئینجا لەو لاشەوە هاتووە لە ساڵە لای حکوومەتی ئێمە بووە بە 9 مانگ موچە دەدا 9 مانگی بە پاشەکەوت کە دەکاتە بە حەقیقی دەکاتە 3 موچە دەداتە فەرمانبەران ینی بەڕاستی ئەم حکوومەتە گوێ بە خەڵک نادا باچی بە خەڵک نییە لە خەڵک زۆر بێمنەتە بۆیە ینی ئێمە هیچ شتێ نمە بەرامبەریان نەکەین ئەوەی کە تاکە ڕێگات چارەی کە لە بەردەستمان بووە کە بتوانین دەرەقەتیان بێن ئەیش هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆی لە پەرلەمانی کوردستان لەبەرەوە باشە دواتر باسی ئەو پەیڕەوی ناوخۆم بۆ بکە پەیوەست بە بابەتەکەی ئێمە ئەگەر ئێوە پەیڕەوی ناوخۆتان لە پەرلەمانی کوردستان هەموار کردەوە تایبەت بە بابەتەکەی ئێمە کە کرێنشینیە لە بابەتەکە دەگۆڕدرێت کاک محمود پرسیاری ئەوم کرد کە لە هەولێری پایتەخت یەکێک لەو پرۆژانەی کە ینی زۆر شانازی پێوە دەکرا ئەویش بە ناوی کۆریەکان بوو بەڵام ینی بە بەرچاو بە پرۆژەکانی تر کەمترین نرخ ئەویش 7 وەرەقە بوو لە هەر کەسێک وەردەگیرا دواتر بڕیار بوو بە 2 ساڵ تەواو بکرێت ئەم پرۆژەیەی بەسەر هات ئایا بە فعلی ئەوەش وەکو پرۆژەکانی دیکەی لێ هات بەڵێ کاک محەممەد من حەزم لێ بە کورتی کە ئەو پرۆژانەی لە هەولێر کرایەوە کە بە ناوی کرێنشینویان خەڵک کەمێک مستەفید بی حەزم لێ بە کورتی بۆ باسکەم مە 3 پرۆژە لە هەرێمی برێن لە هەولێر دروست کراوە ئەوەی هاناسیتی و ئەو پرۆژێش کە سندوقی نیشتەجێبوونی شکری خانبار دەزانی کە لە پەرلەمان ئەوەکەی دەرچوو کە بەداخۆ تاکو ئێستاش دابەش نەکراوە دوێنێ بەڕێز وەزیری ئەوەداکردن دەڵێ ئێمە لە بەرنامەدا ئەوەی کە تەواو بۆ لە هەولێر دۆ کوستێمانی بیدێن بە شەهیدانی ئەو پێشمەرگانی کە شەهید لە شەڕی داعش
و پرۆژەی سێمیش کە باسی گوندی کۆری ئێستا گوندی کۆری بەڕاستی بۆتە کێشێکی زۆر گەورە یان کێشێکی زۆر زەق حەزم لێکە وەکو شکرخانش لە ئەندامی پەرلەمانەکە لەگەڵ ئێمە و ئەو معاناتی کە ئێمە مباشر بە جەنابی ڕێگە و بە جەنابشتان و بینەرانیش کە دەیبینن گوندی کۆری بەڕاستی کێشێکی زۆر خۆڵخاندووە و ئێمەشی تووشی سەر کێشە کردووە و حکوومەتیش و پەرلەمانیش تووشی هەمومان تووشە کێشە کردووە من حەزم لێ تەلمیحەکە بدەمێ کاکێ محەممەد لەسەرەوە گوندی کۆری 2014 پرۆژەیەک بوو لەلایەن کۆمپانیێک دوو کۆمپانی و لەگەر بە هاوکاری محافەزە کە ئێمە نوێنە وەکو داوت کرابن و بەڕسم وەکو نوێنە لەوێ بووین کە پرۆژەکە تیر و پشکرا بۆ 5,000 یەکەی نیشتەجێ بوون لەسەر ڕێ بەحەرکەی و خۆشتان احتیمال وەکو ڕۆژنامەنووس ئێوە ئەو بەدوا دەچون تاکردبی بۆ ئەوشتانە بارحاڵ لە 2014 کە قەیرانیش نەبوو دەتوان پرۆژێ تەوارکەی و هەر کرێنشینیت من بۆ ئەوەش پێ دەڵم من لە کۆمەڵەکەی خۆم 718 کەس ناوی دەرچووە هەمووچنی توێژەکانی تیا پێشمەرگە ئاسایش هەموو شتێکەیە هاوڵاتی تایەک $70 و دەوەرە وەرەقە و دۆلاریان لێوەرگر لە بانکەکان بەڵێ کۆوە شتێکی و هەموو وەسولەکانشان دەکەن بەلە دەستپێکنی بەرنامەکە بۆ 2 ساڵ بوو بەڵێ نازم تا چەند شکرخان ئاگاداری لەو پرۆژەیە بۆ ماوەی 2 ساڵ بوو و يعني حتى ڕێژەی پارەکەش دانرا بوو ئەو هەموو شتێکی باش بوو يعني ئەمە دەتوانین وەڵەو کە هەفتە وەرەقەش پێمان زۆر بوو بەڵام کە قەیران نەبوو دێت و خەڵک دەیتوانێت بە هەفتە وەرەقە بدات بەڵام بەڕغمی ئەو شتەی ئەو 2014 15 و 16 و داخلی 17 و 18 بووینە من پرسیار لە حکومەت دەکەم پرسیار لەو پرۆژەیە دەکەم لە کۆمپانیەکە ولا ئەوانەی کە هاوکار بوون لەگە ئەو کۆمپانیا ولا پارێزگاری هەولێر کە ئێمە ڕخنە دەگرین ڕخنەکەیمان بۆ ئەو نییە کەمە تەشیر بکەن یا حکومەت دروخێنیان تەشیری لایەنێ بەڵێ خستنە ڕوو بەڵام بۆ ڕاستیەکان ئەمە کە ئەمە حقەتەکە بگەینین بەدەسەڵات بڵێن ئەم هەزار خانوویە ئەوە کاکارزان کە بەدایان پرۆژەکان ئێمە نردووە وەکو نوێنێری ئێمە کە چێ سەردانی کردو هەموو معلوماتەکە خۆشم زۆر بە دوواداچلم کردووە هەزار خانووەکە تەوا بووە باشە بەدایان لقاءات و بەدایان تەسریحات درا و بەدایان لقاء لە تەلەڤیزیۆن کرا کە ئەم هەزار خانووە تەوزیع دەکەین ئاخر لێدوانی ئێمە و بەڕێ سەرۆکی لیژنەکەش کە کارتاهیرە هەزار خانووەکە تاوا بووە باشە باوکم تاوا بووە بەڵام تەماشاکە لێرە دیسان چ بارگرانیشان خستەوە باشە کاک محمەد بڕیار بوو لە 2 ساڵ تەواو بکرێ بەڵێ لە چەند دەستی پێکرد لە 2014 دەستی پێکردو بۆ ماوە 2 ساڵ دەبا لە 16 تاوانیاتی 16 دابش بکرێت بەڵام ئێستا 2000 ئێستا 1000 خانی تەواو بەڵێ هۆ کارەکەی دەزانم جەنابەت مەبەست بەڵێ کاک محەممەد لێرە خۆی بۆ ئێمە ڕخنە یعنی ڕخنەکانیان بنیادە و ڕخنەکانیشمان دروستەکە لە حکومەت هیوادارین حکومەت لانی پەیوەندە جواب ماداتەوە باشە بۆ ماڕوو بۆ خەرک ڕوون بکەنەوە ئەو پارەی کە وەرگیرا 5,000 خانوو 7 وەرەقە وەرگیرا پارەیەشی چەنە یعنی ئینسان حسابی کە مەبلەغەکە دیارە ئەم پارەیە چی لێ هات ئەم خانوانەی بۆ پێتاوە نەکرا ڕاستە باسی قەیران و کێشە حکومەت ئەو بۆ بەڵام ئەم پارە وەرگیرا يعني ئەم پارەکە وەرگیرا دەبایە ئەو پرۆژەی پێتەوا بکرێ بارحاڵ هاتە 1000 خانوو ئەم 1000 خانووش ئێستا خەدەماتی تەوا بەڵام ئەوەی بە پێ زانیارەکانی ئێمە نەخەستەخانە نا قوتابخانەشی لێنە باشە بە پێی گرێ بەستەکە دەبێت تەواوی خزمەت گوزاریەکان و حتا من کاک محەممەد زانیاریشت پێ بڵێم ئەم پرۆژەی زۆر گرنگ بوو کە باسی لێکرا بیدایەتی بەڵام قسەکردن شتێکە و کردارەکەش شتێشترا ئەبایە سوپەرمارکێتی لێ بکرێتەوە ئەبای ڕۆزێ لێ بکرێتەوە ئەبای تەندروستی ئەبای زۆر شتی بکرێتەوە کە وەکو شارێکی نەموزەت بێت لە هەولێر کە بەڕاستی کرێنشین کە حکومەت بنێ شتێکی جوان پیشانی کرێنشین بدەبرا ئەو شارم بەڵام بەداخەوە بارحاڵ گەیشتە هەم 1000 خانە ئەم 1000 خانە بۆ زانیاریتان ئێستا داوا پرۆژەکە چۆن پاشی ئەو هەموو لقاءات و ئەو هەموو وەکو ئێمەش زەختمان کردو و زۆر هەوڵمانداوە ئەڵێن کاکەم 1000 خانە دابش دەکەین بەڵام دەبێت قستی دووەم بدەن 127 وەرەقە بۆ زانیاری 127 وەرەقە بۆ هەر گرێیەک بۆ هەر خانووەک بە هەر خانووە 127 بەرەقەی تر بدەیت ئەمجا بتوان کلەکەی بچێتە ناوی بەڵام باشە بە پێی گرێ بەستەکە چۆن بووە گرێبەستەکەوانە بوو دەڵێت چی کە 7 وەرەقەکەتدا وەکو تەوا بوو قستی دووەم من ئێستاش لە ئەوە نووسراوێکم لە قستی دووەم ئەو وەختە کە بڵێن قستی یەکەم 7 وەرەقە قستی دووەم بتوانین لەژنەی ئیداری ئەوەی لەسەر بکە و تحدید بکەن کە قستێکی کەم بێ بتوانانی کرێنشین بیدە ئەوەشیان پێ نەکرا تحدیدیان نەکرد بەڵام من لێرە پرسیار دەکەم مە کرێنشینمان هەیە بۆ زانیاریش بۆ باسکەم کاک محەممەد و ئەو کاکارزانش معلوماتشی زیاتر لایە خەڵک گورچلەی فرۆشتووە بۆ کرێ خانوو بۆ بژێوی خۆی خەڵک خۆی کوشتووە پێشمەرگەمان هەیە ئەتوانم بڵێم یعنی کە بچی گریانت بۆ دێ لە ماڵەوە نانت بۆ ناخورێ بە ئێوارە بگەڕێتەوە ئەو هەموو معاناتە هەیە تۆ بێ دیسان قستێش کە 127 وەرەقە لێ وەگریتەوە کە نیەتی
چارەگە موچە نیە قەیرانە موچە نیە حکومت کەم تەرخەبە لە ڕووی موچەی لە ڕووی نیشتەجێ لێرە هەموو شتێکی ئەو گرانیش بخەیتە سەر شانی کرێنشین ئێستا حکومت حکومت ئامادانی ئەو هەزار خوانووە کلیلەکانیان تەسلیمی ئەو کەسانە بکە کە بۆیان دەرچووە ئەبێ 127 بەڕەکە بدا بەڵام کاک محەممەد ئێمە وەکو کۆمەڵ باس جەناب زانیارەتەیە کە کەس ئامادەیە 127 وەرەقە بدا و بچێتە خانووە من ناڵێم یعنی احتمال وەکو ئەو گوتنی دانەدانی قڵقلە بتوانانی بیدا بەڵام ئەویت کە ئەکسەریە شوشێ هەموو شتێک ئەکسەریە دەخوا ئەکسەریەتی خەڵک ئەوەی پەیوەندی بە ئێمە کردو ناوی دەرچووە زۆری کە ئەمە دەزانین کرێنشینەکان چێنە نەخی لە توانایاندانە بەڵام شتێکی لێرە کاک محەممەد من وەکو نوێنەری کرێنشینان یعنی من ئەو پرسیارەی لە حکومەتلانی پەیوەنددار دەکەم با وەڵاممان بدەنەوە خۆ ڕێگە چارە شەیە بۆ ئەو قستەیە ڕێگە چارە شێکە ئەو قسە بدە ڕێگە چارەکە چۆنە کە تۆ موچە نادێ قەیرانە چارێکە موچە هەیە بەڵام شتەکەی بۆ ئاسان کە بیکە بە ئاقسات بتوانێت لە توانای دابێ بۆ زانیاریتان خەڵکێ ناماری فرشتووە خەڵکێ ئاتوری ئافرەتەکەی فرشتووە خەڵکەیە قوتی مناڵانی کەم کتۆکە ئەو قستەی داوە کە هەفتاوەڕقەی داوە ئێستا چۆن دەتوان 127 بدە خۆی لێرە پرسیارەکەی کاک محەممەد ئەو سارەمان دەست ناکەی خۆزە لێرە نوێنەری حکومەت لێرە باە هەل ئەوجە پارێزگار باە چێ شارەوانی بەهش ئەو پرسیارە وەڵامی ئێمە بدا باە باشە وەک بدایەتی بەرنامەکە باسم کرد ئێمە هەوڵماندا کە نوێنەری ئەوان لێرە بی و وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە لەسەر لایەنی پەیوەندیدارە وەکو وەزارەتی شارەوانی شکوری خان باس کرد کە ئەگەر بێت و ئێوە پەیڕەوی نێ خۆی پەرلەمان هەموار بکەنەوە دەتوانن کۆمەڵێک گرفت کە لە بەردەمتاندایە وەڕەخنەی خەڵکە ڕوبەڕوبەتان دەبێتەوە یان زیاتر دەستکراوە بوون بۆ لێپیچینەوە بەدەبەداچوون بۆ ئەو یاسایانەی کە دەرچۆ و حکوومەت ئیلزامی پێوە نەکردووە بابەتەکەی ئێمە بابەتی کرێنشینە لەو بابەتی ئێمە چۆن ئێوە دەتوانن ئەگەر پەیڕەوی ناوخۆ هەموار کراوە حکوومەت ئیلزام کەن بە جێبەجێکردنی ئەو یاسایی کە پەرلەمان خۆی دەری کردووە بەڵێ دیارە ئەو پەیڕەوی ناوخۆی ئێستا لە پەرلەمانی کوردستانە بەڕاستی کە لە ساڵی 1992 دانراوە هەردوو حزبی دەسەڵاتدار ئەو کاتە لە پەرلەمان بوون بە شێوازێکدایان ناوە چۆن بۆ خۆیان دەسازێت چۆن لە بەرژەوەندی خۆیانە چۆن پەرلەمان پەرلەمانێکی بێدەسەڵات و لاواز بەرامبەر بە حکوومەتێکی بەدەسەڵات و بەهێز و حزبی ئەوە بەو شێوازە مامەڵەکە کرا بۆی ئێمە لەو خولە هەستمان بەو مەترسیە کرد و بەهێزی پەرلەمان کەنە تۆ نەتوانی بەڕاستی کاتێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەموو دەسەڵاتێکی قۆڕخ کردووە اینجا نهێلێ بوجە بێتە ناو پەرلەمان اینجا بوجە حیسابی ختامی بۆ نەکرێ نەگەڕێتەوە پەرلەمان ڕێگا نەدرێت چاودێری دارایی بچێتە وەزارەتەکان و حیساب و کتابیان لەگەر بکە چاودێریان بەسەرۆ بکە ڕێگا نەدا پەرلەمان وەکو دەستگایەکی ڕقابی بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن دەوری خۆی ببێنێ بۆی ئەمە داوای هەموارکردنەوەی ئەو پەیڕۆمان کرد بە خۆشبەختانە 3 ساڵ لەمەوبەر بەداخەوە کە 2 ساڵ پەرلەمان پەخرا لێژنەیەک پێک هێنرا ئەو لێژنە کە ئەندامێکی سەردەم فراکسیۆنەکانی تیادا هەبوو و ئێستا پەیڕەوە کە ئامادە کراوە تا ئێستا 37 مادەشی لێ پەسەند کراوە لە دانیشتەکانی داهاتوو مادەکانی دوایەوە ئەو ئەگەر سەرجەم مادەکانی تیا هەمار بکرێتەوە ئەوەی کە زۆر جێگای دڵخۆشیە ئێمە دەتوانین سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگ بکەین بانگی ناو هۆلی پەرلەمانی بکەین و لێپرسینەوەی لەگەر بکەین و ئەگەر وەڵامەکان بە دلی پەرلەمانتاران نەبوو ئەوە بەدەنجی زۆرینە دەتواندرێت متمانە لێ بسێندرێتەوە وەزیرەکان بە هەمان شێواز دەتواندرێت بەدەنجی یەک پەرلەمانتاریش ئەگە پرسیارێکی لێ بکە ئەگەر وەڵامی پرسیارەکەی باش نەبوو بەدلی پەرلەمانتارەکە نەبوو ئەوە دەتوانێت ئیسیجوابی لە بۆ بکەواتە بانجی ناوهۆڵی پەرلەمانی بکە پاشەوەی کە وەڵامی پرسیارەکان دەداتەوە ئەگەر وەڵامەکانی مقنیع نەبوو ئەو بەدەنجی زۆرینەی ڕەهاواتە چەند کەس لەناو هۆلی پەرلەمان بێ 50 زائیدیەک متمانەی لێ دەسێندرێتەوە وەکو ئەوەی عێراق بەڵام ئێستا ئەو پەیڕەوەی کە هەیە دەڵێ بەدەنجی 2 بە سەرسی پەرلەمانتارن واتە تۆ ئەگەر بتەوێت متمانە لە وەزیرێک بسێنیتەوە پێویستت بە 72 دەنگەیە کە ئێستاش مستحیلە ئەوە پێکۆبیتەوە چەند بەڕێزێک لەگەڵمانن کە ئەوانیش هەندێک کرێنشین و دەمانەوێت ڕاوبۆچینی ئەوان کێشەکانیان و چەند پرسیارێک ئەگەر لە بەڕێزانیان هەبی بکەن بڵێ فەرموو سپاس بۆ بەرنامەکەتان بەخێراتنی ئەمیوانە بە ڕێزانە دەکەم من وەکو نوێنەری کۆمەڵی کرێنشینە لەسەر ڕاستپاردەی کۆمەڵە کە ماوەی ساڵە و 3 مانگە لەسەر پرۆژەی نیشتەجێبوونی گوندی کۆری کە لەوە دوواداچوون داین بەداخەوە هەرچەندە بەرنامەکە بەنای پایتەخت بوو دەبایە بەرپرسانی ئیداری هەولێر لێرە بەشدار بانە بەڵام بەداخەوە بەشدار نەبووینەوە جۆرەچکەیە
من لێرانە ئەوەندەی کە بە دوواداچوونم لەسەر پرۆژەی گوندی کۆری کردیا کە لە 2014 کاک مححمود زۆرتر باسی کرد من دەمەی بە کورتی ببڕێنمەوە لە 2014 دەچوە دەبواە 2015 ئەو یەکانە دابش کرابایە هیچ بەدیلێک نییە لەوەی بڵێ کە دابش نەکرێت بوو ئەو خەڵکە پێشەکی پارەکەیدا بڕی 7,000 دلاری باشە کێشەکە لە چێ دروست بوو کە بەڕێز نوێنەری کۆمەڵی کە لەوێن دەر بۆ تاوا نەکرێت لە کاتی خۆیدا تا ئێستا دەربارەی تەواوبوون و تاوا نەبوونی نەبەرپرسانی ئیدارەی هەولێر نەبەرپرسانی شەریکات کۆمپانیای گوندی کۆریز لێدوانەک نادەن بەڵام ئێمە کە بە دوا داچونمان کردیا ئەو خەڵکە بڕی 7,000 دلاریدایە تا ئێستا شەریکە 1 دیناری وەرنەگرتووە بڕی ئەو 7,000 دلارە ونە دیار نییە چارەنووسی نادیارە و وەکو دابشکردنەکەی 1000 خانوو تەواو کرایە بەڵام لە دوای ئەو 1000 خانوو هیچ کە تەواو ناکرێت چارەنووسی 4,000ەکەیت کە نادیارە یعنی ئەمەکە لە نزیکەوە لەگە کۆمپانیا قسەمان کردیا کۆمپانیا دەڵێ ئێمە هەر کاتێکە گەبمانی خەڵک داوا ینی داوا بکە کە بۆی دروستکەین بڕی 127 وەرەقەمان دەداتێ پاش ئەو هەزارەی بە ماوەی 5 مانجی خانووی بۆ دروست دەکەین لێرانە کێشەکە چییە کاک محەممەد کێشەکە ئەوەیە هیچ گرێبەستێک لە بینی سوودمەندبوانی گوندی کۆری و بەرپرسانی ئیداری هەولێر نییە هیچ لە ڕووی یاسایەوە هیچ گرێبەستێک ناتوانێت بەڵێ بەڵێ ناتوانانی لێرەدا کە تاخیر بووە 3 ساڵە تاخیریان کردووە وایە خەڵک 3 ساڵە بازەکەی دەدا کری خانوو دەدا دەبووە 3 ساڵ ئەو خەڵکە لە ناو خانووەکەی خۆی بایە یعنی ئێستا دەبی ئیدارەی هەولێر بازی ئەو 3 ساڵی ئەو خەڵکانە بدا کە خەڵک ئێستا کرێنشین هەیە 5 مانگە کریخانوەکەی نەدا کەواتە جگە لە تاوانەکردنی پرۆژەکەی خانووەکەی لە بەرامبەریشدا 3 ساڵ کرێ لە لایەچکە دەدرێت لێرە ئەوەی ئەمە بە دوا داچونمان کردیا 2 خێزان لێ کەڵۆشایتەوە لەسەر گوندی کۆری و کێشەی کۆمەڵایەتی لێ دروست بووە و بەداخەوە چەندی کێشێتکەی لێ دروست بووە ئێمە وەکو کۆمەڵی کرێنشینان 2 پرۆژەمان بە بەرپرسانی ئیداری هەولێردایە پرۆژەی یەکەممان ئەوە بووە ئەو 1000 خانووە دابشکەن پاش ئەو 1000 خانووە 4,000ەکەیت کە بە عەرزی بدەنێ لە هەمان شوێن بەڵێ کە سوودمەند بۆ کەبڕی 7,000 دلارەکەی بەڵێ لێرە زۆر ئاسایە ئێستا ئێمە لە ناو قەیرانی دارایی داینا حکوومەتی هەرێم فەشەلی هینایە لە پرۆژەی گوندی کۆری ئەوە ماوەی 5 ساڵی تێپەڕاندیە پێی لە ناو 6 دانایە دەکری ئێستا ئەو 1000 خانووە دابش بکرێ بەڵام دەکرێت ئێوە ئەو پێشنیارتان وەڵامی ئەوان چییە؟ هەتا ئێستا وەڵامی ئێمەیان نەدایتەوە پرۆژەی دووەممان زەوی و جاڕیە ئەمە لەگە شەریکە قسەمان کردووە شەریکە دەری ئەگە حکوومەتی هەرێم پارەی نییە بەڵام زەوی و جاڕیمان با بدەنێ بەدەلی پارەکە زەوی و جاڕی ئەمە 4,000 خانووکەیت کە دروست دەکەیت یان لە شوێنی دیکە کۆمپانیا بۆ خانەکانی بەدەلی پارەی بڵێ تا ئێستا بەرپرسانی ئیداری هەولێر ئامادەیان دەرنەبڕیوە بەداخەوە من لێرە دەپرسم خەڵکی 5 مانگە کری خانووی نەدایە تا ئێستا خەڵکی 200,000 دینار کری پێ نادرێت چۆن دەتوانێت 127 وەرەقە بدات ئەو توانایە نییە شتێکی مەحالە و ئێمە وەکو هەڵوێستی کۆمەڵا و هەڵوێستی ئەو خەڵکانی کە بەشدارن ئێمە داوای ئیجازەی خۆپشاندانمان کردێ بەڵام بەداخەوە تا ئێستا لەلایەن ئیدارەی پارێزگاری هەولێر وەڵامی مە نەدرایتەوە لەسەر گوندی کۆری و مەحالیشە خەڵک ئەو پارەی پێ نادرێ ئێمە 2 پرۆژەمان تەقدیمیان کردووە و پرۆژەچکەمان تەقدیم کردووە دەربارەی هەشتی حەسارۆکان و تەوەرەکە لەسەر کرێسیە هەشتی حەسارۆکان ئێمە دەبینین حکوومەت کاتێک لە گەرمەی دەسەڵات و ئیدارەدان بووە نەیتوانی هەشتی حەسارۆکان ئاوەدام بکاتەوە بەڵام ئێستاکە چەند کۆمپانیایەک هەیە هەڵوێستی خۆی دەربڕیوە کە خزمەت گوزاری بینتە هەشتی حەسارۆکان وەکو شەقام ڕەسیف و کارەبا و وەکو ئاو بەڵام لە بەرامبەردا بڕی پارەک وەربگری مەسەلەن لە بەرامبەردا 250 مەتر زەوی بڕی 10 وەرەقە وەردەگری و خەڵک ئامادەیە چکە ئەو زەویانە مردوونە هیچ بارگرانی لەسەر حکوومەت نییە بەڵام ڕێگە نادا باش حکوومەت هەرێم ڕێگە نادا باشە ئەم بەڕێزش بە کێشەی چییە و قسەی چیە لە بەرنامەکەمان بڵێ وڵای کێشەکەی مە چییە لەسەر ئەو خانیە کۆریانە ئێستاما کرێچینە ئیشەکەیمە چێ ئیشەکەیمە ئەمن ئێستا بخۆم تەکسیم پێەیە لەو تەکسیزات هیچ ئیشەکەم نییە هەفتا وەرەقەمدا ئێستا داوای 127 وەرەقەت کە دەکەن ئەمە کێشەی بنەوەیە
120 عبوەرەکە لە شێن دەبی تەکسەکەم فرۆشم دەکا من هیچم نەکرد لەسەر حیسابی بژێوی ژیانە حسابی ژیانم ئێستا لە یعنیلانی پەیوەندیدار وەڵامی چیە بۆ جەنابەت کە بەڕێزی یەکێکی لە سوود مەدبەکان بەڵام پرۆژەکە دیار نییە دیار نیامە دەمانەوێت شتەکە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە لای شکریەخانەوە دەمانەوێت وەکو نوێنەری خەڵک بە وەزعی ئارام کاتەوە مانای تا کەنجی بەسەمەوە بێزار بوون لەو ژیانەی دەگەڕێمەوە لای جەنابتان شکوری خان لەسەر کۆی قسەکان ئەگەر قسەیەکت هەیە بۆ ئەم بەڕێزانە دیارە کێشەی زۆر لەوە گەورەتر هەیە معاناتی زۆر لەوە گەورەتر لە هەرێمی کوردستان هەیە ئەمە چینێکن هەر مەلەفێک هەڵدەدەیەوە هەر چینێک کە قسەی لەگەڵ دەکەی لێدوانی لێوەردەگری کۆمەڵێک کێشە و معاناتی هەیە بەدەست بێپلانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە بەڕاستی ئەوەی کە ئەوان باسییان کردم دەتوانم بڵێم ئەو قەترەیەکە لە بەحرێک یعنی لە هەر بوارێک لە هەر وەزارەتێک لە هەر بەشێک لە بەشەکان تەمەشا دەکەی حکوومەت 1001 گەندەڵی تیادا کردووە ینی سید کە ئەو هەموو نەوتە دەفرۆشرێ ئەو هەموو بەتانکەر بە بۆڕی خاڵە سنووریەکان ئینجەوەرە ئێستا حکوومەت نەوتی تا 4 ساڵی دیشی فرۆشتیە تا 2022 مقدمەی پارەی وەرگرتووە ئێستا بە کێشەی مە لەگەر حکوومەتی عێراق ئەوەیە کە ئەوان ئامادەن بوجە و موچەمان لە بۆ بنێرن بەڵام ئەو دەڵێ دەبێ قەرزەکەم بۆ بدەیتە باش قەرزت کردووە دیکا پارەکەت چلێ کردووە موچەت نەداوە بوجەت نەناردەوەتە پەرلەمان هیچ وەزارەتێک ئێمە جارێکیان لەگەر کاقوبات تاڵەبانی دانیشتین بە فەخر و شانازیەوە دەزانی چی دەوت دەگوت ئێمە توانیومانە هەندێک لە وەزارەتەکان لە 165 بوجەیان ببڕین تەنها لە 135یان پێ بدەین دەیکە تۆ دەست و پەیوەندی دەکەی ئەو وەزارەتە بتوانێت چ خزمەت گوزارێک پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکە ینی زۆر بەداخەوە بەڕاستی ئێمە ئەو کێشەی گوندی کۆری و زۆرێشتر لە پرۆژەکانی تر بە هەمان نمونەیەکە بە هەم پارە وەرگیرە پارەکە خواردرایە چی خواردیتی بەرپرسێ خواردیتی من دەستە خوشکێکم بەحسێکی هەبوو بەحسێکی مەیدانی لەسەر مەسەلەی کرێنی شینان و ئەوانە باوەڕ کە لەگەر پاشەوەی کە گەڕا لەگەر 60 لە سەرمایەدارەکان دانیست لەو سەرمایەدارە تەنها یەکیان وتیان تا ئێستا پارەمان نەخورا 59یان پاریان لێ خورا لەلایەن بەرپرسانەوە ئیتر هەریەکان بە شێوازێک لە شێوازەکان تا بەداخەوە بەڕاستی ئەوان لە سەروی یاسان لە سەروی دەسەڵاتی پەرلەمان و ینی پەرلەمان وەکو دانەوێت بکە لاستیکێکی بەدەست ئەوانەوە چۆنیان بێ وا هەلی بسوڕێنن ئیتر خەڵک کە ئەم ڕاستی زانی بڕاستی خەڵک دەبێت ئەم حکوومەتە ئەم دوو حزبە سزا بدا لە هەلبژاردننی داهات و بە هیچ شێوازی خەڵک دەنجیان پێنەدا ینی ئەوان سەلماندیان بەکردەوە بۆ خەڵک کە نەهاتوونە خزمەتی خەڵک بکەن نەهاتوونە خەڵک لە فەقیری و هەژاری و نەداری و ڕزگارکەن هاتوونە بەس سەروەت و سامانی ئەم ملەتە بە تاڵان ببن و گەندەڵی بکەن و خۆیان دەوڵەمەند بکەن و باقەکانی دنیای پڕکەن و ژێرزیێمەنیەکان باشە کاک محمود کاتم کەماوە ڕەنگە توش قسەت زۆر بیکەی دەرفەت پێ دەم کە کۆمەڵێک کێشەکە هەیە و چۆن چارەسەر دەکرێت باسی پێ من کاک محمود پێم خۆش بوو لەبەرەوەی لە بەرنامەکەی جەنابەت ئێستا بینێران ئەوەنەی کرێنشیناش بە تابەتی گوێ لە ئێمەرا و سەیری ئێمە دەکەن حەزم لێ هەندێک زانیاری لەسەر ئەو زەویانەی کە گوایە بۆ تەوزیعنەکریان چۆن بوو من بە پێ زانیارەکان و بە دوادەست وەکو کۆمەڵای خۆمان و نێنەرەکانمان لەوە دوادەچونمان کردووە بەڵام من لەم لێرە ڕخنەیەکم لە ئەندام پەرلەمانەکان بەگشتی لە هەم فراکسۆنەکان ئەو یاسای بەکردانی خانوبارە کە شکری خانشێک لە ئەندام پەرلەمان نوێنەری خەڵکە بەگشتی هەموو خەڵک بۆ ئەو یاسایان دەرنەکرد دەمانێت هۆکارەکە ینی هۆکارەکە بۆمان ڕووکەنەوە پەرلەمانەکان یعنی سەرۆکی فراکسیۆنەکان بۆمان ڕووکەنەوە ئایا عرقەلە چی بوو خەلەلەکە چی بوو بۆ ئەو یاسایە کە یاسایکی زۆر گرنگە لە ماوەی چ دەگەن مەبەستت کامە یاسای بەکردانی خانوبارە من حەزم لێ بڕک تەوزیحتر بکەمەوە بشکر خان باش ئێمە هەموارمان کردەوە تقریبان مانگێک لەمە ڕەنگە لە بڕیارێکی چۆن نەبوو بڕیار لە پەرلەمان دەرچووە لە وەقاعی بڵاو کرایەوە بەڵام هێشتا جێبەجێ نەکراوە پەرلەمان بڕیارەکەی دەرکردووە بەڵام جێبەجێ نەکراوە من حەز دەکەم یەک ڕاستی برێم ئەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستان جێبەجێ دەکرێت یعنی بە دوای ئەوەی ئەم بە دوواداچونمان کردووە لە 175 جێبەجێ ناکرێت تەنها لە 125 جێبەجێ دەکرێت دەنا نزیکەی دوو مانگە ئێمە ئەو یاسایەمان پەسەند کرد و دەریشتووە دەیکە ئەوان ئێمە زەین چۆنە یعنی لە هەموو دنیاە سێ دەسەڵات هەیە دەسەڵاتەکانیش لێک زیان دەسەڵاتی دادوەری دەسەڵاتی تەشریعی دەسەڵاتی جێبەجێکردن ئیتر ئێمە وەکو دەسەڵاتی یاسادانان تەشریعی بە ئەرچی خۆمان هەستاوین هەر شتێ بە ئێمە بگە
ئێمە بەردەوام لە ناو خەڵکین وەکوورێ بە سەردانی مەدانی بە تەلەفۆن بە هەموو هۆکارەکان بەڵام کە پرۆژەیەسا کە دەردەکرێت کە ئەوان جێبەجێ ناکەن ئیتر ڕێگا بە ئێمە نادەن کە وەکو دەستگایەکی ڕقابیش دەوری خۆمان بینین بە کورتی داواشم لە ئەندا پەرلەمانەکان بەگشتی هەیە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاواز هەر مەسائلێک لەسەر مەسەلەی نیشتەجێبوون لە بەکردانی خانم هەم شتێکە ئێمە وەکو کۆمەڵە بە شێوێکی یاسایی ئیش دەکەین یان ئێمە بە یاسادا ئەو کۆمەڵەمان کردوەوە وەکو کۆمەڵێکدا کۆش لە مافیکەین با پرسێکیش بە ئێمە بکەن میێوانداری ئێمە بکەن کردویانە ناڵێم لە کابینەکان تر بەڵام هەر یاساک مەسەلە لەسەر نیشتەجێبوون بە ڕاژێکی بە ئێمە بکەن نوێنەری ئێمەنە ئێمە دنیا بەشتی باشیان دەدێنێ کۆبێتە پاڵپش بۆ ئەندا پەرلەمانەکان بتوانن جاتە زاڵ بن بەسەر حکوومەت کە بتوانین مجبوری بکەن کە ئیشێ بکە یەک دوم بەنسبەت ئەو زەویانە کاک محەممەد خەڵک زۆر حەزم لە تۆ لە بەرنامەکەش باس پرسیار لێکردمە مەسەلەی ئەو زەویانەی کە خۆت ئەزانێ بریادە لە ئەنجومەنی وەزیران کە ماوەیەک بوو خەڵکی زۆر پێ و مەژغوڵکرا بەشکرێ بەڵام من دەمێ بە کورتی بۆت باسکەم بڵێ ما یەکەم کۆمەڵی کرێنشین بوون لە هەرێمی کوردستان کە لە دەرەوەی مؤسساتی حکومینە کە کۆمەڵێن داکوشەکەین یەکەم کۆمەڵە بن لە هەموو لەقونێنەراتەکان لە هەموو شار و شارەکان توانیمان ئیحسایەک توانیمان ئەحسایەکی مەزبوط بدەین بە سیدی بە معلومات بە هەموو شتێک ڕاستەقینی بدەین بە وەزارەتی شارەوانی و جێگای دەستخۆشمان لێکراوە و هەمووشمان تەسمیر کردووە من لێرە ئەو 5,000 ئەو عفەن ئەو زەویانی کە سەرۆکی حکومەت ئەنجومەنی وەزارە داوای کردبوو کە ئەو ئیحسایەک بدرێت دوایی لژنە تەشکیل بکرێت ئەوانی کە کرێنشینی بتوان زەوی بدرێتە باوانە بە پێی زانیاریەکانی ئێمە زەویەکانیش تا حەدی مساحەش کرا حازرە بەڵام دواتر بۆ و من لێرەوە سپاسی وەزارەتی شارەوانی دەکەم بە جەنابی وەزیری و بە کاک حەمیدیشەوە کە زۆر لەگەڵ ئێمە هاوکارمان بوون ئەوان ئەوی لەسەر شانیان بوون جێبەجێیان کرد وەزارەتی شارەوانیش نردی بۆ بۆ زانیاری هەموو کرێنشینانیش ئەمە بە سیدی تەسمیل کراوە بە ئەنجومەنی وەزیرە بەڵام بەداخەوە من ڕۆژێک لە مێزگەردێک بوو کە جەنابی سەرۆکی حکومەت ئەڵێ تاکو ئێستا نەگەیشتە دەستی من تاکو بزانم ئەو یاسا ئەو مەسەلەی ئەو زەویانێ بۆ ئەوەنێک تاکوە من واژوور لەسەر بکەم و دابشکرد بەسەرەوە ماڵعلم کە وەزارەتی شارەوانیش تەواوی کردووە بەڵام من لێرە دڵنیام ئەنجومەنی وەزیران ئاگای لە کرێنشین نەبووە و بە تایبەتی سەرۆکی حکومەت و جێگرەکەی من ماوەیەک پێش ئێستا چەند ڕۆژێک ئەو پەیامی کرێنشینان ئەو معلومات هەموو داوە بە جێگیری سەرۆکی حکومەت کاقوبات قسەی ئەو ئامادەمەشان بیگەینم بە جەنابی سەرۆکی حکومەت باشە قسەی ئەو کە جێگیری ئەو وعدی بە ئێمە دەکردا بنیشین زیاتر تێر لەسەر ئەو مۆزوعانە و مەسەلەی ئەو زەویانە و مەسەلەی گوندی کۆریش چ ئەم دوو شتە زۆر گرنگە کاک ئێمە بۆ زانیان زیاتر لە 23,000 کرێنشین لە ئێمە تۆمارە لە هەرێمی کوردستان هەموو کۆمەڵە هەموو لقوو نوێنەرەتەکەمان نزیکە 90,000 بە سیدی کرێنشینمان داوە بە حکومەت و بە پێی ئەوەی خۆم زانیاری خۆم من تەسەوەر دەکەم هەولێر و دەوروبەری زیاتر لە دەتوانین بڵێم 45,000 کرێنشین هەیە و بە پێی ئەو بڵێن ئامارانی کە کراوە ناڕستمیەکان دەتوان بڵێن لە هەرێمی کوردستان لە حدود 240,000 کرێنشین هەیە ڕێژەکە من کاتم زۆر کەم ماوە ڕێژەکە بەردەوام لە زیاد بوونە بەڵێ لە زیاد بوونە مەبەستم ئەوەیە من لێرەوە داوا لە سەرۆکی حکومەت و لە جێگیری سەرۆکی حکومەت دەکەم بە دوادواچنی جددی بکەن لەسەر مەسەلەی ئەم زەویانە و مەسەلەی ئەو گوندی کۆری لەبەر ئەوەی خەڵک تحملی نما کرێنشینی ئێمە تحملی نما کاکازان زۆر بە تەوزیحیدا بەداخۆ بەرنامەکە ئەوەی ئەجنا معناتی واتان بۆ باسەکەین بۆ کرێنشین یعنی زەربگەڕە بەڕاستی پێشمەرگە فەرمووە ئەوە یەک لە کرێنشینەکانی ئێمە پێشمەرگەیە بەدایان تەلەفۆنی بۆم کرێ خوێزانی نەختوشی خراپتر نەخۆشی بووە دیناری لە جیرفانی نییە لە ڕێگای خێرخوازیان ئەمە چەند کرێنشینمان توانی ماموچیان بۆ برنەوە توانی هاوکاریان بن ئەرزاقیان بۆ بن بۆیە لێ من داوا دەکەم لە هەموو ئەندام پەرلەمانەکان با بێ ئیستنا سەرۆک فراکسیۆنەکان هەمویان هاوکاری کۆمەڵی کرێنشینی بن معناتی کۆمەڵی کرێنشین لە ئێمە وەرگم بیگەنی و بگە هەموومان مزەخت بکەن حکومەت بتوانی ئاورێک بداتەوە لە کرێنشین مەتاڵەکان سپاس بۆ شکریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان ئەگەر دەرفەت هەبی تەنها یەک قەوسم بدەیتێ وڵا ئێمە گلەیمان لەوان هەیە لەبەرەوەی تا ئێستا ئەوان زارێک سەردانی پەرلەمانیان نەکردووە لێژنە پەیوەندیدارەکان زۆر سپاس دەکەم ئەگەر دوو ثانیە ئەو دەرفەتەمان ڕەخساند ئێوە دەتوانین لەگەڵ پەرلەمانی کوردستان نوێنەرەکان شکرخان ئێمە بە بەڵگە پێ دەڵێن ئەوە هەموو فراکسیۆنەکانیش مەوجودن 3,000 داوات کردن لە پرۆژەمان داوە
بەڵام احتمال تۆ لە لژنەکە نەبی لەگەل لژنەی نیشتە جێبوونیش دانیشتینە و جێ پەنجەشمان دیار بوو و حەزم لێ ئەگەر لە برادرانی پەرلەمانی خۆت خوشک و برا ئەزەکانمان لێوانەکە باشە لە ڕێگەی شار کەمرێن کۆمەڵە چۆن تعاونیان بۆ لەگەڵ ئێوە باشە لە ڕێگەی لەمە دو ئێوە تعاونی لەگەڵ ئێمە لە ڕێگەی بەرنامەکەی ئێمەوە دەتوان ئێوە دانیشتن لەگەڵ نوێنەری پەرلەمان بکەن و پەرلەمانتاریش ئامادەی بێگومان ئامادەنەکە لەگەڵ ئێوە دانیشن و کێشە و معانەتەکانتان ببیستن و ئەوەی لەسەر شانیانە جێبەجێ بکەن. زۆر ئەسانەکەم دووبارە سوپاس بۆ میوانەکانیشمان بە خێراتتان دەکەین سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.